به مجار زیراتر گل برایس طارق ابو زینب شروعکار سیاسی اش بیروتی با وکی راستا خودت گل مدا طارق برایس طارق گلس سپاس کوهین گل مدانه دست بکه این پیشبینی ها چت کند و قناق هستیار ده حکومت و گوهیس یا که دسته تحریر شام سرپرشتیاوید که ده چواشید سوریه برف قناقه که باشتر فبه صباح الخير أستاذي. بەیانیتان باش بەیانی لە تۆ و لە تەواوی بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا ئەوەی کە لە شام و بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەدا دەگوزرێت گۆڕانکاری زۆر گرنگن و دەتوانم بڵێم ئەوڕۆ ئۆپۆزیسیۆن دەبێ بە حکوومەتی ئایندەی سووریا ئەوەی کەوا هەیە چونکە خۆتان دەزانن لە تەواوی سووریا باڵادەستن و هەموو شوێنێکیان کۆنتڕۆڵ کردووە بۆیە دەبن بە حکوومەتێکی مەدەنی سیڤیل بۆ ئەوەی هەموو شۆڕژێران لە خۆیان بگرن هاوکات هەموو پێکاتەکانیش دەبێ بەشدار بن لەم حکوومەتەدا بە ڕێز و پێزانینێکی زۆرەوە بۆ ئەوەی بتوانن پێکەوە سووریا بە یەکگرتووی بەجێ بهێڵنەوە هاوکات لەژێر ڕێزدا کار بکەن بێگومان چەندین ئالینگاری جیاواز هەیە کەوە ئەگەری هەیە ڕوبەڕووی ئەم حکوومەتانە بێتەوە بەڵام دەتوانم بڵێم دەکرێت لە ڕێگەیەکی ئاشتی خوازانەوە ئەم پرۆسەیە دەست پێ بکات پرۆسەی حکومداری دەست پێ بکات هاوکات دەکرێت لەم ڕێگەیەوە ماف بە هەموو پێکاتەکان بدرێت و پێویستە ئەمە بکرێت بەڕاستی پێویستە ماف بە هەموو بۆچوونەکانی دیکە بدرێت بۆ ئایندەی سووریا گەلێک باشە یعنی هەر قۆناغا یەکەم جیدا بۆ نمونە یعنی جولانی کەسێکی نزیک و بەرێژی تایبەتیژی کارێن هۆسایەن ڕێڤەبرنی بۆ نمونە لەبێ ئەنجام داینە و محەممەد البەشیرە کەسێکی هۆسا بێتە دانان چه ئێماژەنە دەسەڵاتە داهاتی بۆ نمونە دەستەوە تەحریر شام هەردی هەوڵدن کەسێ نزیکی خۆش بووی ڕێڤەبرنا کاروباران دانن حتا بەرپرسیارەتیان مازن یانژی ئەم دەبینین پاشە ڕۆژێدا ئەف کارێ هۆسا یانژی دیساژی وەکە دەسەڵاتێن بەرێکرین چر سوریه بین حتی الولاتین دنجی روجلاتان آواز دبیت گوهری چکه بجی پنگاون یکم رنگ تشتین دیار بکن بەڵێ بە بۆچوونی من ئەو حکوومەتێکەوە ئێستا هەیە حکوومەتێکی ڕاگوزەرە واتان لە پێناو ئەوەیەکەوە لە پێناو ئەوەیە ئەو وێرانکارێکەوە بەشەر ئەسەد جێهێشتی ئەمانە هەموو کۆ بکەنەوە دواتر وڵات ئامادە بکەن بۆ هەڵبژارنێکی دیکە لە ئایندەدا چونکە خۆتان دەزانن ڕژێمی بەشار ئەسەد بووە هۆی کۆمەڵکوژیەکی زۆر وێرانکاریەکی زۆر کوشتارگەیەکی زۆر لە سووریا ئێستا سووریا دەوێت ئایندەی خۆی دەستنیشان بکات چارەنووسی خۆی دیاری بکات هاوکات حکوومەتێک دابنرێت بێگومان ئەمانش چەندین گۆڕانکاری لە خۆ دەگرێت پێویستە لە سەرەتادا زیاتر زەخت لە ئەمن و ئاسایشی سووریا بکرێتەوە دوجار هەموو حکوومەتەکان حکوومەتێک لە دوایەکانی ئایندەی سووریا دەبێ پێویستە گژیربی بۆ ئەوەی گەلی کوردیش لەو حکوومەتانە پەشدار بن خۆتان دەزانن تەنیا لایەنێک نەبووە تەواوی خەڵکی سووریا ڕوبڕووی کوشتارگەیەکی زۆر بوونەتەوە کوردیش بەشێکە لەوانە بێگومان بۆیە ئەمڕۆ گەلی سووریا شۆڕشی کردووە بەرامبەر بەم ڕژێمە بەرامبەر بە ڕژێم هاوکات ئەگەر بێت و سیر بکەین پێشەلکردنی ماف لەسەر هەموو پێکاتە و ئاینەکان هەبووە لە ڕژێمی پێشودا بۆیە ئەمڕۆ هەموو ئۆپۆزیسیۆن با بڵین هەوڵی ئەوە دەن وەڵامی داواکارەکانی خەڵک بدەنەوە مافەکانیان بۆ بگەڕێننەوە جۆلانیش هەر بەدوای ئەمەیە تەنانەت تەواوی وڵاتانی عەرەبیش پێشوازیان لە ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد کردبوو ئەمە پێمان دەڵێکەوە چه وێرانکارێکی گەورە هەبووە بۆیە لایەنەکانیش پێویستە
پژگیری لە ئۆپۆزیسیۆن بکەن هەموو وڵاتان دەبێت پژگیری ئۆپۆزیسیۆن بکەن بۆ ئەوەی بتوانێت حکوومەتێکی سەرکەوتووە بێ هاوکات گەلی کوردی مەزن دەبێ گەلی کوردیش بەشدار بن لەم حکوومەتە لە هەموو گۆڕانکاریەکان بێگومان دەبن بە فاکتەرێکی گرنگ و لە ئایندەی سووریا شکاریگەریی زۆریان هەیە بۆیە پێویستە حکوومەتی ئایندە دەبێت گژیر بێت هاوکات ناکرێت جارێکی دیکە ئەو سیستەمانێکەوە پێشتر کراوە بەرامبەر بە خەڵکی سووریا دووبارە بکرێتەوە ئێستا سووریا دەتوانین بڵێ وڵاتێکی نوێیە هەوڵی ئەوە دەدرێت کەەوە سەروەری و یەکپارچەیی بپارێزرێت دەبێت ڕێگری لە هەموو وڵاتان بکرێت بەڕاستی نابێت تێکەڵی کاروباری ناوخۆی سووریا بن ئەمە ئەمڕۆ خۆت کووردا کرد یانێ هەمی پێکاتێن سووریێ ستەم لێ هاتیەکردن لێش هەمی ئازێدەتر واردکەم سەردەما حافظ ئەسەد و کوڕەی بەشار الکوردان بێناسنامە هێشتینە نوکە ڕەوش بەرژاندیا سووریەدا لە هێشتا ژیت بەرژاندیا کوردین سووریێدانینە یعنی بۆ نمونە ئاگربەستێتە ڕاگەاندن من بچ هێدی کورد تێنە پاش دەکشاندن لێ بزانن پاشە ڕۆژێ دادێ ڕەوشە کووردا یا چاوا بتین چی پێشبینیت کن ji bo کوردین ناوا وی وڵاتی دا بە باوەڕی من ئەمڕۆ گەلی کورد چەندین ستەمکاری زۆر بەرامبەری کراوە ئەم گەلە مەزنە پێویستە ببێ بە هاوبەش لەگەڵ عەرەب چونکە لە ڕاستیدا ئەم گەلە واتە گەلی کورد حەزی لە ژیانە حەزی لە برایەتیە حەزی لە شکۆمەندیە بۆیە پێویستە گەر زیاتر ڕوون بمەوەلۆت دەبێت بابەتی تایفەگەری بەجیا بگیرێت هاوکات پێویستە کورد ببێ بە هاوبەش لە سووریا ئەمڕۆ کورد لە سووریا چەندین ڕوبەڕووی چەندین ستەم بۆتەوە لە ڕژێمی حافظ ئەسەد و دواتریش بەشار ئەسەد چەندین پێشلکاری بەرامبەر کراوە ئەمانە ناکرێت بشانێتە بۆیە پێویستە بە مافی خۆی بگە بۆیە باوەڕم وایە گەلی کورد لە حکوومەتیش بە شێوەیەکی کارە لە دەوڵەتی سووریا ڕۆڵێکی کارای هەبێ ئاوکات ئەمە شتێکی گرنگە ئەوڕۆ کاتێک سەیری ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد دەکەین 4 ساڵە 4 ڕۆژە ببورن ڕژێمەکە لە ناو چووە بەڵام خۆ ئەمە قوڵایشی هەبووە لە ناو دەوڵەت بۆیە پێویستە هەموو ئەمانە خاوێن بکرێتەوە پێویستە لایەنەکان یەک بگرن لەگەڵ کورد بۆ ئەوەی بتوانن کاریگەریەکانی ڕژیمی پێشتر بەلاو هاوکات هەموو ئەوانێکەوە ji dervejî karîgeriyê nû zêde hene yek şwan welatan jî ku hevsînû re hînin Lubnan e nêvbera Hizbullah û İsraîlê agirbest li Beyrûtê heye taybetî jî Lubnanê lê bizanim heta çi rade dêt berjewendiya Lubnanê da be ev rewş û guhorînê nava Sûriyê da dêt berjewendî da be yan jî renge em bibînin agirbest nemînin rewş xirabtir bibe çunkî İsraîl pêgehên cuda cuda Sûriyê bordemand ke بەڵێ ئەمڕۆ لە ڕۆژی ڕووخانەوە محوەری ئێران لە سووریا کاتێک ڕووخایە من باوەڕم وایە هەر لەو کاتەوە واتە لە کاتی تایفەگەری و شیعەگەری ئێرانەوە ئێستا دەتوانم بڵێم لە سووریا کاریگەری ئێران نەماوە هاوکات لە لوبنانیش گرژیەکی زۆر هەیە لە نێوان حزبوڵڵا و ئیسرائیل کە لە ئەنجامدا سەرکردە باڵەکانی حزبوڵڵا هەمویان لە نێوبران بۆیە من باوەڕم وایە ڕژێمی بەشار ئەسەد و ڕاکردنی بەشار ئەسەد خودی خۆی ئەمە بێگومان شکستێکە بۆ ئێرانیش ئەمە نەک تەنیا بۆ ئێران کاریگەری ببەکو بۆ تەواوی ناوچەکە دەبێت بۆیە کاتێک ڕژێمێک دادەڕوخێ و دادەڕمێت تەواوی هاوکاریەکانیشیان بۆیان ڕادەگیرێت
واتە وڵاتان یان ئێران بێ یان بۆ عێراق بێ یان بۆ هەر لایەنێکی دیکە بێ هەموو ئەمانە پەیوەندیدارن بە یەکتری بۆیە من دەتوانم بڵێم کاتێک سووریا دارما سیستەمی سووریا دارما ئەمە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر ئێرانەوە هەبوو لەبارەی حیزبوڵڵاشەوە ئەگەر قسەی بکەین حیزبوڵڵا ئێستا پابەندی بڕیاری ڕێکخراوی ڕێکخراوی کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوەی گرتوەکانە پێویستە چەک بداتە دەست سوپای لوبناان ئەمە شتێکی باش دەبێ و ئەم ئاگربەستێکەوە ئێستا هەیە ئەمەش کاریگەرێکی زۆر باش هەیە بۆیە پێویستە حیزبوڵڵا دەبێت بە زووترین کات بکەوێتە جوڵە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەت و دەوڵەتی لوبناان پێکەوە کار بکات چەک ڕادەست بکات بۆ ئەوەی بتوانێت خۆی لە هەر مەترسێک بە دوور بگرێ ئەمڕۆ لە ناوچەکەدا بە شێوەیەکی گشتی چەندین میلیشیای ئێرانی هەن لە ناوچەکەدا هەوڵی ئەوە دەدەن کە ناوچەکە زیاتر بەرەو گرژی ببن گرژیەکان برە و زیاتر بن بۆیە پێویستە ڕێگری لەمە بکرێت خۆ ئەمەمان لە سووریاش بینی هاوکات ئالنگاریەکی گەورەش هەیە بەرامبەر بە حکوومەتی عێراق چونکە لە عێراقیش کۆمەڵێکی زۆر میلیشیای سەر بە ئێرانی هەیە ئەمەش ئالنگاریەکی گەورەیە بە حکوومەتی عێراق بۆیە کاتێک سەرۆکی ئەمریکا دەسەڵات دەکرێت دەست بێگومان گۆڕانکاریش دەبێ من بەبووچنی من هەموو ئەم میلیشیانانە دەکاتە ئامانج چونکە ئەم دۆخە بۆتە هۆی ناسەقامگیری هاوکات بۆتە هۆی ئەوەی کەوا تایفەگەری لە نێو ناخی خەڵکدا بچێندرێت بۆتە هۆی ئەوەی کەوا چەندین جیاکاری هەبێت لە سووریا بێ لە عێراق بێ لە یەمەن بێ هەموو ئەمانە هۆکارەکەی محوەری ئێرانە قال لك سبوز برئيس طارق أبو زينب شروع كوري سياسي ج بيروت هين كلمة سبوز